ڕێکەوتی حەوتی پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کوردستان لە ئاوایی پێلە سەر بە ناوچەی مەریوان سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ جەلال شەریفی، هاوڕێ حەکیم شەفایی و هاوڕێ مەحموود مودەبری جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ حەکیم شەفایی ساڵی 1343 تاوی لە شاری سەردەش لەدایک بوو. هاوڕێ حەکیم لە دەبیرستانی سپا و بەسیج بوو کە ساڵی 1361 تاوی لەلایەن هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە بەدیل گیرا. پاش ئازادکرانی لەلایەن هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە ڕیزەکانی کۆمەڵەی بەجێ نەهێشت و لە ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا دەستی کرد بە خەبات و هەڵسوڕان. هاوڕێ جەلال شەریفی ساڵی 1346 تاوی لە شاری کامیاران لەدایک بوو. هاوینی ساڵی 1363 تاوی پەیوەست بوو بە ریزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی خۆی درێژە پێدا. هاوڕێ مەحموود مودەبری ڕێکەوتی هەشتی پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی چوارە هاوڕێی تێکۆشەر و فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ئیسماعیل یەگانە دووست، هاوڕێ هوشەنگ تەوحیدی، هاوڕێ ماجد مستەفا سوڵتانی و هاوڕێ ئەمجەد مستەفا سوڵتانی لە زیندانی شاری تەورێز پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر لەلایەن جەلادانی کۆماری ئیسلامیەوە تیرباران کران. هاوڕێ ئیسماعیل یەگانە دووست یەکێک لە ئەندامە لێهاتووەکانی کۆمەڵە ساڵی 1331 تاوی لە شاری تاران لەدایک بوو. ساڵی 1351 تاوی بۆ درێژەدان بە خوێندن چووە شاری تەورێز و لەوێ لەگەڵ کۆڕ و کۆمەڵی سیاسی خوێندکاران ئاشنا بوو، پەیوەست بوو بە ریزی خوێندکارانی شۆڕژێڕی ئەو کاتی ئەو زانستگایە. ساڵەکانی پێش لە ڕاپەڕینی گەلانی ئێران لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و بوو بە یەکێک لە لایەنگرا هەڵسوڕاوەکانی کۆمەڵە. لە دەورەی دووهەمی بەرەنگاری بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستاندا بۆ ماوەیە کاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە و پاشان لەلایەن تەشکیلاتەوە بۆ بەڕێوەبردنی مەعموریەتێک نێردرایە شاری تەورێز. لە درێژەی کاری نەهێنیدا لە شاری تەورێز ساڵی 1360 تاوی لە ناو ماڵەکەی خۆی دەست بەسەر کرا. هاوڕێ هوشەنگ تەوحیدی یەکێک لە ئەندامە لێهاتووەکانی کۆمەڵە ساڵی 1336 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. سەرەتای لاوێتی لەگەڵ تێکۆشەرانی کۆمەڵە لە شاری تەورێز کە ئەو کاتکاری نەهێنیان دەکرد ئاشنایی پەیدا کرد. لە کاتی دەستپێکردنی خۆپیشاندانەکانی ساڵی 1357 تاوی لە شاری تەورێز و هەروەها لە جەریانی گرتنی پادگانی ئەو شارەدا بەشداری کرد. پاش ڕاپەڕین هاوڕێ هوشەنگ گەڕایەوە شاری سەقز و لە شەڕی جوتیارانی هەژار لە دژی دەست و پەیوەندیەکانی ڕژیمدا لە کەرەفت و سەر بە ناوچەی سەقز بەشداری کرد و پاش ماوەیەک بە بڕیاری کۆمەڵە گەڕایەوە شاری تەورێز و لەو شارەش لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە پاش ناساییکرانی دەست بەسەر کرا. هاوڕێ ماجد مستەفا سوڵتانی
یەکێک لە ئەندامە لێهاتووەکانی کۆمەڵە ساڵی 1335 تاوی لە ئاوایی ئاڵمانە سەر بە شاری مەریوان لەدایک بوو. پاش ماوەیەک بۆ درێژەدان بە خوێندن چووە ئەنیستیتیۆی تێکنۆلۆژی و زانستگای ڕازی لە تەورێز و با ڕێنوێنی کۆمەڵە بوو بە کرێکاری تراکتۆرسازی تەورێز. پاش ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە هاوڕێ ماجید یەکێک لە یەکەمین پێشمەرگەکانی یەکێتی جوتیارانی شاری مەریوان و هەورامان بوو کە لە سەنگەری خەباتی پێشمەرگانەدا تا کاتی هێرشی 28 گەلاوێژی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان چالاکانە هەڵسوڕا و پاشان بۆ بەڕێوەبردننی مەعموریەتێک لەلایەن کۆمەڵەوە ڕەوانەی شاری تەورێز کرا. لە کۆتایەکانی ساڵی 1359 تاوی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا و بۆ ماوەی 5 مانگ لەژێر دڕندانەترین ئەشکەنجە و ئازار لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا بوو. هاوڕێ ماجد لە ئەشکەنجەکانیشدا نەهێنیەکانی کۆمەڵەی بەو پەڕی لە خۆبردوویەوە پاراست. هاوڕێ ئەمجەد مستەفا سوڵتانی هەڵسوڕا و کادری تێکۆشەری کۆمەڵە ساڵی 1339 تاوی لە ئاوایی ئاڵمانە سەر بە شاری مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران هاوڕێ ئەمجەد خەباتی خۆی بە یەکێتی جوتیارانی شاری مەریوان و هەورامانەوە گرێدا. ئەم هاوڕێ تێکۆشەرە لە سەرەتای ڕێخستنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چەکی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵەی لەشان کردو لە درێژەی هەڵسوڕانیدا لەلایەن تەشکیلاتەوە بەرەو شاری تەورێز بەڕێکرا کە لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا. ڕێکەوتی هەشتی پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی یەکێک لە پێشمەرگە فیداکارەکانی کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەمیر ئاڵی لە چۆمی کەڵوێ هەڵکەوتوو لە ناوچەی سەردەشت و لە شوێنێک بە ناوی گۆمەشی نقم بوو جیاونی ئازیزی لە دەستدا. هاوڕێ ئەمیر ئاڵی ساڵی 1331 تاوی لە ئاوایی سیسێر سەر بە ناوچەی سەردەشت لەدایک بوو. ساڵی 1357 تاوی لەگەڵ مەساهیلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. پاش ڕاپەڕین لە شاری سەردەشت پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە مافی گەلی کوردەوە گرت. هاوینی ساڵی 1358 تاوی خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و بوو بە یەکێک لە لایەنگرە هەڵسوڕاوەکانی کۆمەڵە. زستانی ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە درێژەی هەڵسوڕانیدا فەرماندەیی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێس بێردرا. ڕێکەوتی نوێی پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی لە جەریانی بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە دژی ستونێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی قالوجە سەر بە ناوچەی دیواندەرە سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ڕەحیم مەحموودی ناسراو بە قاسم تورک و هاوڕێ داود محەممەدی ناسراو بە داود قەرەوڵ و هاوڕێ مستەفا سەنەندەجی جیاونی ئازیزیان بەخەت کرد. هاوڕێ ڕەحیم مەحموودی ناسراو بە قاسم تورک ساڵی 1339 تاوی لە شاری بناو سەر بە ئۆستانی ئازەربایجانی ڕۆژهەڵات لەدایک بوو. هاوکار لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە شناسایی کرا و
ماوەی 1.5 ساڵ زیندانی کرا. پاش ئازادبوونی لە زیندان پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگە. بەهاری ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و دواتریش فەرماندەهی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ داود محەممەدی ساڵی 1345 تاوی لە ئاوایی قەرەوڵ سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی خۆی درێژە پێدا. هاوڕێ مستەفا سەنەندەجی ساڵی 1341 تاوی لە شاری سنە لەدایک بوو. بەهاری ساڵی 1361 تاوی لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە دەستگیر کرا و پاش ئازادبوونی لە زیندان بەهاری ساڵی 1362 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و درێژەی بە خەباتی خۆیدا. ڕێکەوتی نوێی پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی لە ئاکامی شەڕی ناوخۆیی لە ناوچەی سنە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ فەرهاد ئەمانەتی جیاونی ئازیزی لە ڕێگەی دیفاع لە ئامانجە بەرزەکانی کۆمەڵە و خەڵکی زەحمەتکێشی کوردستاندا بەخەت کرد. هاوڕێ فەرهاد ئەمانەتی ناسراو بە سەلاح ئەندامی کۆمەڵە و یەکێک لە فەرماندەکانی مەڵبەندی جنوبی کوردستان ساڵی 1332 تاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1356 تاوی ڕاستە و خۆ لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و دەستی کرد بە کار و هەڵسوڕان. ساڵی 1358 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی نوێی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی لە جەریانی ئەمەلیاتێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ گرتنی مەقەڕێکی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ئاوایی ژان سەر بە ژاوەرۆی سنە پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سەعید جەهانی جیاونی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ سەعید جەهانی ساڵی 1345 تاوی لە ئاوایی جانبڵاغ هەڵکەوتوو لە بەشی فەیزوڵابەگی بۆکان لەدایک بوو. ساڵی 1357 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد و هەر لەم ڕەوتەشدا سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵەی ناسی و وەک لایەنگریەکی هەڵسوڕاوی کۆمەڵە دەستی کرد بە کار و چالاکی. زستانی ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی سیویەکی بۆکان سازماندرا و دواتر فەرماندەی تیمێک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. ڕێکەوتی نوێی پوشپەڕی ساڵی 1367 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە بەرزاییەکانی ساوان لە پشت ئاوایەکانی نجنێ و سەدبار سەر بە ناوچەی بانە دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ واحید محەممەدی و هاوڕێ حەمید ڕەزا ئاغاجانی جیاونی ئازیزیان بەخەت کرد. هاوڕێ واحید محەممەدی فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و یەکێک لە ئەندامەلیە هاتووەکانی کۆمەڵە ساڵی 1346 تاوی لە شاری مەهابا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران بەهۆی براکەی هاوڕێ خدر محەممەدی کە ئەویش لە ریزەکانی کۆمەڵەدا گیانی بەخت کردووە سەردانی مەقەڕەکانی کۆمەڵەی دەکرد و هەر ئەمەش ببوو بە هۆی ئەوەی کە لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا بکات و ببێت بە لایەنگری کۆمەڵە.
ساڵی 1362 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. هاوڕێ حەمید ڕەزا ئاغاجانی ناسراو بە موحسێن میلانی یەکێک لە ئەندامە لیاهاتووەکانی کۆمەڵە ساڵی 1343 تاوی لە شاری کرماشان لەدایک بوو. پاییزی ساڵی 1365 تاوی پەیوەست بوو بە ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی 24 مەهاباد وەک پزیشکیاری ئەو گوردانە سازماندرا. ڕێکەوتی دەی پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی لە ڕووداوێکی دڵتەزێن پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەشید عەلیپور گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ ڕەشید عەلیپور ڕێکەوتی دەی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی لە جەریانی بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بەرامبەر هێرشی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئاوایەکانی دەرەهوان و سۆڵا لە بەشی خۆرخۆڕا سەر بە ناوچەی دیواندەرە دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ باسط خالدی و هاوڕێ یەحیا حوسەینی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ باسط خالیدی جێگری فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە ساڵی 1345 تاوی لە ئاواییکانی چەرم و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕ و عەمەلیاتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دژ بە داگیرکەرانی کوردستان بەشداری کرد. هاوڕێ یەحیا حوسەینی ساڵی 1349 تاوی لە ئاوایی قالوجە سەر بە شاری دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1358 تاوی کاتێک کە پێشمەرگەکانی کۆمەڵە سەردانی ئاوایەکانیان دەکرد لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و بوو بەلایەنگری هەڵسوڕاوی کۆمەڵە. ساڵی 1365 تاوی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە شناسایی کرا و دەست بەسەر کرا و بۆ ماوەی 15 مانگ ڕاپێچی زیندان کرا. پاش ئازادکرانی پەیوەست بوو بە ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی خۆی درێژە پێدا. ڕێکەوتی 11 پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کوردستان لە ئاوایی کانیعمەد سەر بە ناوچەی مەریوان سێ پێشمەرگەی جەسوور و فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ تۆفیق ڕەزایی، هاوڕێ ئەمجەد ئەسەدی ئەردەڵان و هاوڕێ عەبدوڵڵا مەسعودی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ تۆفیق ڕەزایی ناسراو بە مام تۆفیق هەورامی ساڵی 1334 تاوی لە نۆتشەی هەورامان لەدایک بوو. پاییزی ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی خۆی درێژە پێدا. هاوڕێ تۆفیق یەکێک لە ئەندامە لیاهاتووەکانی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ئەمجەد ئەسەدی ئەردەڵان ساڵی 1337 تاوی
لە شاری سنا لەدایک بوو. پاییزی ساڵی 1361 تاوی لە مەعموریەتێکی تەشکیلاتیدا شناسایی و دەست بەسەر کرا و پاش ماوەیەک توانی خۆی لە زیندان دەرباز بکات و پەیوەست ببێت بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمجەد بەرەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ عەبدوڵڵا مەسعودی ناسراو بە عەبەدۆڵاو دووهەمین شەهیدی بنەماڵەکەی ساڵی 1338 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵا فەرماندەی دەستە و یەکێک لە ئەندامە لێهاتووەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 11 پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی. هاوڕێ عومەر فەیزی هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە پاش 2 ساڵ تەحملی ئەشکەنجە و ئازاری جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری سەقەز تیرباران کرا. هاوڕێ عومەر فەیزی ساڵی 1335 تاوی لە ئاوایی ساڵتەکەڵت و سەر بە شاری سەقەز لەدایک بوو. پاش شۆڕش پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هەڵسوڕانی خۆی دەست پێ کرد. ساڵی 1360 تاوی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا و ڕاپێچی زیندان کرا. ڕێکەوتی 11 پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی لە جەریانی ئەمەلیاتێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی لە نێوان جادەی سەقەسنا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ خالید سەعیدپور و هاوڕێ جەلال خزری کەوتنە بەرگولەی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی و جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ خالید سەعیدپور ناسراو بە مامۆستا خالید ساڵی 1343 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەلال خزری ساڵی 1343 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. هاوکات لەگەڵ ڕاپەڕینی گەلانی ئێران هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. زستانی ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 11 پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کوردستان لە ئاوایی سیسارک سەر بە ناوچەی بانە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەمین کەریمیان ناسراو بە ئەمین مەڕان جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەمین کەریمیان ساڵی 1341 تاوی لە ئاوایی مەڕانی سەر و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1359 تاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی چیا سازماندرا. ڕێکەوتی 11 پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی بەهۆی دەرچوونی تیرێکی تەسادوفی هاوڕێ لەتیڤ نیکپەی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە جیاونی ئازیزی لەدەستدا. هاوڕێ لەتیڤ نیکپەی ساڵی 1336 تاوی لە ئاوایی نەنا سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. هاوکات لەگەڵ تێپەڕاندنی دەورانی دەبیرستان هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و لە خەباتی جوتیاران و زەحمەتکێشانی گەڕەکی دار سەیرانی مەریوان لە دژی دەرەبەگەکان بەشداری کرد.
لەگەڵ دەستپێکردنی خەباتی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ لەتیف ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە و هەروەها ئەندامی کومیتەی ناوچەی مەریوان بوو. ڕێکەوتی 12 پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی هێرشی دڕندانەی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ئاوایەکانی کانی زێڕینە هەرمێلە و بەرزایەکانی کێوی وەستا مستەفا هەڵکەوتوو لە بەشی تورجان سەر بە ناوچەی سەقز پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ مەحموود ڕەزاپور، هاوڕێ نەبی ڕەزایی، هاوڕێ ناسەح شەریفی، هاوڕێ محەممەد ئەمین سەهامی و هاوڕێ ڕەعوف خالیدی جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد ئەمین سەهامی لە ئاوایی مەزرە سەر بە ناوچەی سەرشیوی سەقز لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ناسەح شەریفی ساڵی 1346 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1363 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ نەبی ڕەزایی ساڵی 1345 تاوی لە ئاوایی تازاوە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ نەبی لە چەند ناوچە وەک بۆکان، سەردەشت، بانە و دیواندەرە چالاکی هەبوو. هاوڕێ مەحموود ڕەزاپور ساڵی 1345 تاوی لە ئاوایی ئینچکە سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. ساڵی 1359 تاوی لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەعوف خالیدی ڕێکەوتی 12 پوشپەڕی ساڵی 1382 هەتاوی دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سالار قادری و هاوڕێ سدیق زارعیفەر ناسراو بە سەرکەوت لە جەریانی مەعموریەتێکی تەشکیلاتی لە نزیک ئاوایی شوێشە هەڵکەوتوو لە سەر جادەی سنەمەریوان کەوتنە کەمینی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی و پاش بەرەنگار بوونەوەیەکی قارەمانانە و جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ سالار قادری ساڵی 1360 تاوی لە شاری سنا لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لەو شارە وەرگرت و لە زانسکای شاری سنا درێژەی بە خوێندندا. ساڵی 1373 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. زستانی ساڵی 1381 تاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سدیق زارعیفەر ناسراو بە سەرکەوت ساڵی 1358 تاوی لە ئاوایی ساتیەڵە سەر بە شاری سنا لەدایک بوو. هەر لە تەمەنی منداڵیەوە لە ڕێگەی براکەیەوە هاوڕێی گیانبەخت کرد و محەددین ڕەزایی لەگەڵ کۆمەڵە و ئامانج و سیاسەتەکانی ئاشنا بوو. پاییزی ساڵی 1379 تاوی هاتە ناو ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و زستانی ساڵی 1380 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە.
دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ سەدیق فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو.